ساڵی 1968 بۆ یەکەم جار لە وڵاتی سوید بڕیاردرا کە زمانی ماڵەوە واتە هێمسپرۆگ لە قوتابخانەکانی سویددا بوترێتەوە و زمانی کوردیش یەکێک لەو زمانانەی دیکەی جیهانە لە وڵاتی سوید کە منداڵان و لاوانی کورد لە ساڵی 1975ەوە بۆ یەکەم جار لە شارەوانی هۆدینگە لە شاری ستۆکۆڵم دەستیان بە خوێندن بە زمانی خۆیان بە ئازادانە و بە دڵخوازی خۆیان کرد. لە کاتی ئێستاشدا لە هەندێک لە شارەکانی سوید بۆ وێنە شاری ئێسکلستونە زمانی کوردی نەتەنیا بۆ کوردەکان بەڵکو وەک یەکێک لە زمانەکانی دیکەی جیهان بە ناوی مۆدێرنا سپرۆگ لە قۆناغی ناوەندی و قوتابخانەی گەورە ساڵاندا دەخوێنرێت. هەر لە پەیوەندی لەگەڵ زمانی کوردی وەک زمانی ماڵەوە و وتنەوەی لە قوتابخانەکانی سویددا ناوەندی پێداگۆگی کوردی لە وڵاتی سوید بە هاوکاری ABF کۆنفرانسێکیان بۆ مامۆستایانی زمانی زگماکی کوردی لە شاری لوند کە دەکەوێتە باشووری وڵاتی سویدەوە بەڕێوە برد. ئامانجی ئەو کۆنفرانسە خزمەت بە زمانی کوردی بەسەر جەم زاراوەکانیەوە و باس و گفتوگۆکردن لەسەر کێشە زمانەوانیەکان و دەستنیشانکردنی کێشە و گرفتەکان و دۆزینەوەی ڕێگا چارە و چارەسەرکردنی کێشەکان بوو. کورد ئەف جارە دووانە پێداگۆگی سنتروم ئەم کۆنفرانسێن ئەماوا دکن پارمە لە باکوورێن سوێت مامۆستاهانی بەرهەب ئەو ئارمانج ئەوە و وەختی لە ناوەن لە ستۆکۆڵمی بە گشت مامۆستا نەکارن بەشدار ببێ لێ وەختی ئەم بکن دوو هێل مامۆستێن وی هێلێ تێم بەرهەب و ئەوێ وی هێلێ تێم بەرهەب دوو ئەم وەک پرۆژە مروژی ئەم تشتی قبول ناکەن ئەم بکەتەخوا نێز پێنجێ ئاڵاوێن دەرسێ ئەوێ پێداگۆگی سنترومی هەیە مامۆستان را ئالیکاری دکێک و ئەو بەرهەمێوان چاپ ببن و بگیژین مامۆستان هاتنەوان دیسە ئەم دەدن پرتوگێن مامۆستان چاپ دکن و دوێشینن پرانیە مامۆستان ئاڵاوێن مە بکارتینن پرتوگێن ئالفابێن مە و ئەوکێ خوێندنێ وان بکارتینن لێ دەبێ ئەو مامۆستەزی ئەموان وسن نقطەدا پەروەردە بکن و ڕەوشا کوردستانی پێشوەچوونە زمان و چاندا کوردی بشۆپینن کو کاربن کارێ خۆ باشترین بکەن ئەبزی تەنێ بە ئامە بە ڕێخستنێن پەروەردە سوێت نابێ دەبێ ئەوێ کوردان ڕێخستنێن وانێ سیڤیل ئەوێ مامۆستان هەبێ یعنی مامۆستێن کورد کاربن بەرسی و پرۆبلەمێن زمانێن کوردی بدەن یەک ئەم نابێت بێ ئەم وەرم بەرهەب ئەوزی ڕێخستنێن سیڤیل ئاوا بکەن وەک سوێدیان ئەم بێژن لێرە فێربووندەتەوە هەیە ئەوێ تورکان هەیە ئەوێ عەرەبان هەیە ئێمەژی گشان بێتر پێویستیانە بوان تشتان هەیە کو ئەم کاربن زمانی خۆ باشترین پێشتا ببن و ئالیکاریە پێشێبوونە زمان بکەن. ناوەندی پێداگۆگی کوردی لەم کۆنفرانسەدا جگە لە ئامانجە گشتیەکەی کە کۆکردنەوەی مامۆستایانی کوردی هەر چوار پارچەی کوردستانە لە ژێر یەک چەتری ڕێخستنی سبیلدا دوو مەبەستی سەرەکی دیکەشی هەبوو. یەکەم زاراوەی زازاکی کە بۆ یەکەم جار بوو لە نێو مامۆستایانی کوردی سویددا دەهاتە بەرباز باسی لێوە بکرێت و مامۆستایان بتوانن شارەزایی زیاتر لەسەر ئەو زاراوەیە بەدەست بهێنن چ لە باری مێژووی و چ لە بواری ڕێزمانیەوە تا بتوانن یارمەتیدەری ئەو قوتابیانە بنکە وەک زمانی ماڵەوە دەیان هەوێت لە قوتابخانەکانی سویددا بەو زاراوەیە بخوێنن. دووهەم بارودۆخی زمانەوانی منداڵانی یێزیدی و کێشە و گرفتەکانیان لە بواری پێداویستی خوێندن هەوڵدان بۆ دابینکردنی پێداویستیەکانیان یەکێکی دیکە لە ئامانجەکانی ئەو کۆنفرانسە بوو. ئێمە بە دوو ئەلفوبێ بە دوو زاراوی جیاوازە و کرمانجی ژوور و کرمانجی ناوەڕاست دەخوێنین ئەوە یەکێکە لەوانە دوای ئەوەی کە ئەو مناڵانەی کە دێنە بەرخوێندن هەریەکەیان لە بەشێکی کوردستانەوە دێن و جاری وا هەیە دایک و باوکۆکان ئەو دەیەوێت با بڵێن ئەگەر دایک و باوکۆکە فەیلی بێ حەز دەکات ئەتۆ با بڵێن بە فەیلی بە مناڵەکەی بەگەرێکی تر هەورامی بێت تۆ بە هەورامی بێ ئەوەیکە هەولێری بێ و یاخو سلێمانی بێ بەو شێوە جاری وایە ئەوە دەبێتە کێشەیەک بۆ مناڵەکان تۆ لەبەرەوە ئەبێ مامۆسایە کە لێرە مامۆسا بێ ئەبێ بەڕاستی تا ڕادێ شارەزای ئەو زاراوە کوردیانە بێت. بەشی دووەمی سمینارەکە تەرخان کرابوو بۆ باس لەسەر ڕەوشی زمانی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان. ئەمە تگریس کە خەڵکی باکووری کوردستانە لە دوو لایەنەوە باسی لە بارودۆخی زمانی کوردی لە باکووری کوردستان کرد. یەکەم لەم ساڵانەی دواییدا حکوومەتی تورکیا تا چەندە یارمەتی بە بەرەو پێشچوونی زمانی کوردی کردووە و ڕۆڵی لە داهاتوودا چۆن دەبێت. دووەم گەلی کورد لە باکووری کوردستان
خۆیان تا چەندە توانیویانە خزمەت بە زمانی کوردی بکەن. هەر کام لەو خاڵانە و بە شێوەیەکی گشتی ڕەوشی زمانی کوردی لە باکووری کوردستانی شرۆڤە کرد. نوع دولت دوان سال داویده که تیه تنگاسیه که مزن پروبلمی که مزن جبرویجی حتی وان چند سال بردگو کرد نینه زمان کردی نینه نوع زمان کردی هیه ادبیات کردی هیه لی مافی کردی و پرورده نینه هاتنه او مرحله هاتنه او آسته جبرویجی که جی او نکو هنگ دبجن ترک و یانجی اردوغان حکومتا ترکیه دموکرات بو و باش بو و مافی پرورده و کردان داده دیتنه من اف نراسته تکوشینا کردانا ام بیجن 100 سالی دا و بطایبتی وان 30 سالی داوی ده تکوشین و برخودانا کردان دولت هانیه تنگاسی کریه مجبور مانه که هنک مافین کردی بدن پی کردان بخاپین داره وانا کرد شدکن کردی گلک دم دزگه خدا قرصین کردیه نه بطایبتی yani o prani zorbایی bo temen evet temen gevre temene wan mazın ji bo wan ne ji bo mindalan zarukan ev jî dezgehê herî zêdê ku dide 26 li bajaran de em bêjin evkê wan hene liqê wan yan jî beşê wan hene navî Kurdî dere li 26 bajaran li bajarê biçûk û mezin روز شمی و یک شمی و دناوی داشته کورسین زمانی کردی یعنی پرانی آوان گرامر فیربونه گرامر کرمانجی و زازاکینه او هر دو زارواجی لوی داره کورس هنه جدار کردی داره جی گلک دم و دزگه کردان گروه بچوک او جی کورس وان هنه کورس زمان هنه و دیسا اوجی پرانی تمن مزنن بو نه بو زاروکانن لآمده بخواه دو زاروکانه هنه کردی انگلیسی و ترکی دست بکرنه زاروکن 4 سالی 5 سالی حتی 6 وانجی دست بکریه لیو تیکله چند زمان گل هوه bu Kurdi o şaredari nua neze sat şaredari deste Kurdan dane di şaredari anda ji kursen Kurdi li gel kursen din tene dayini le rewş li Bakur bo zaman û çandê gelek nebaşe bajareke wek Diyarbekir paytaxtê Kurdan tê hesabkirinê Kurdawa qebûl dikin sadî not û neyê zarokan bi Kurdî nizanin سەبارەت بە پرۆسەی پەروەردە لە باشووری کوردستان خات و ڕێواز قادر و فەهمی کاکەیی هەرکام لە گۆشەنیگایەکەوە شرۆڤەی ئەو باسەیان کرد. هۆکارەکانی چوونە پێش و گەشە سەندنی پەروەردە لە باشووری کوردستان لە ڕووی مێژوویەوە ناوەرۆکی باسەکەی خات و ڕێواز قادری لەخۆ گرتبوو. بزوتنەوە بەردەوامەی کە هەبوو لە دەرچوونی کتێب و ڕۆژنامەیە وای کرد زمانی کوردی بە زمانێکی نەک تەنیا زیندوی بمێنێتەوە بەڵکو بە زمانێک بمێتەوە کە بەردەوام گەشە بکە لەگەڵ پێداویستەکانی کۆمەلگایە بگۆڕێ. پاش ئەوە لە شۆڕشی 14 تەمووز ڕوویدا لە ساڵ 1950 لێرەشە تا ڕێدێکی زۆر ئەتوان بڵم کرانەوەیەک بە تایبەتی لە 2 ساڵ و 3 ساڵی یەکەمە کرانەوەیەک دەرگایەکی تر کرایەوە لە ئاست زمان و ئەدەب و ڕۆشنبیر و مێژووی گەلی کورد خوێندن لە ساڵی 1920ەوە خوێندن لە کوردستان لە باشووری ینی باشوور بە زمانی کوردی بووە لە پۆلی 1 هەتاوەکو پۆلی 6 ئێوە بیرکەنەوە چەندێ فەرقەکەی لێەوە دەست پێەکە لە ساڵی لە پێشە تەبەن کە مەکتەب کرایەوە تەنیا بۆ کوڕان بوو بەڵام لە ساڵی 1926 یەکەمین مەکتەبی کچان کرایەوە لە سلێمانی. اینجا بۆیە لێرە ئەتوانم بڵێم کەوا بەهۆی چیەوەیە کەوا زمانی کوردی لە هەموو ڕووەکانەوە لە باشووردا پەریسەندووە بەشی یەکەمیان وەکووتم پەیوەندی بەوە هەبوو کەوا باشوور کەوتە بەر عێراق عێراقیش کۆلۆنیالی ئینگلیز بوو ئینگلیزیش تا ڕادەیەکی زۆر ڕادیکاڵ بوو لە وڵاتانی کە ژێردەستەی ئەو بوون واتە لە ڕووی بواری ئەدا بۆ میلەتانە کە بە زمانی خۆیان بخوێنن مەبەستی سەرەکی ئەوانش ئەو بوو چۆن بتوانن ئەو میلەتانە لە ژێردەستی خۆیانە بهێڵنەوە.
هۆی دووهەمی گەشەکردی زمانی کوردی لە باشوورە ئەوە بوو کە میرنشینە کوردیەکان لە ساڵانی 1970 و 1990 کە بوون لە کوردستانی باشوورە گرنگیان بە زمان و کولتوری کوردی ئەدا و یەکێک لەوانش وەکو هەمووتان ئەزانن میرنشینی بابان بوو. لە هەمان کاتە بزوتنەوەی ئازادیخوازی نەتەوەی کورد لە کوردستانی باشووریا لە باشووردا بەردەوام لە گەشە سەندە نابوو کاریگەری خۆی هەبوو لە سەر دروستکردنی هەستی نەتەوایەتی هۆشیاری نەتەوایەتی کە نەتەوەیەکیش هەستی نەتەوایەتی بەرز بێ بێگومان گرنگی ئەدا بە کولتور و مێژوو نەتەوەکەی خۆی. کێشەی نەبوونی زمانی ستاندارد، کێشەی ئەلفوبێی ستاندارد و کێشەی ڕێنووسی ستاندارد باسەکەی فەهمی کاکەیی لەخۆگرت بوو. ناوبراو ئەو کێشانەی بە کێشەی زمان لەسەر تاسەری کوردستانی گەورە دەزانێت. کێشەکانی زمانی کوردی زۆرن، بەڵام کێشە سەرەکیەکان یەکێکیان کێشەی زمانی ستانداردە، دووەمیان کێشەی ئەلفوبێی ستانداردە، سێمیان کێشەی ڕێنووسی ستانداردە. ئەم کێشانە لەسەر تەواوی کوردستان سەرتاسەری کوردستان هەیە. بەڵام لەبەر ئەوەی من تەنیا باس لە باشووری کوردستانەکەم، باس لە گرفتەکانەکەم لەو بەشەیە. هەرچی زمانی ستانداردی کوردیە لەم بەشەیە حتا ئێستا هیچ بڕیارێکی لەسەر نەدراوە. یعنی کەس نەیوتووە فڵانە زاراوەی ستاندارد بێت. بەڵام بە حکمی هەندێک زروفی سیاسی کە هاتووەتە پێشۆ لە کوردستانە، بە حکمی ئەوەی کەوا زاراوەی کوردی ناوەڕاست زاراوەی حکوومەتی شێخ مەحموود بووە، هەروەها زاراوەی کۆماری مەهاباد بووە، هەروەها زاراوەی یعنی طبعا مەبەستم زمانە بەس ئەبێ بڵێن ناوی بنێن زاراوە چونکە نەبووە بە زمانی ستاندارد، زاراوەی شۆڕشی ئەیلول بووە، زاراوەی ڕێککەوتنی 11 ئازار بووە لە نێوان حکوومەتی عێراق و لە نێوان کوردەکانە. هەروەها لەو ماوەیە ئەو زاراوەیە پێش کەوتووە شوێنی زمانی ستانداردی گرتووەتەوە. هیوادارم لێم تێبگەن ئەمە هینێک نییە کە من بڵێم ئەوەیان زمانی ستانداردە، بەڵام شوێنی زمانی ستانداردی گرتووەتەوە بە حکمی ئەوەی بووە بە زمانی قوتابخانە، بووە بە زمانی دەستگا دەوڵەتیەکان، بووە بە زمانی ڕاگەاندن. هەرچی ئەلفوبێی کوردیە دیسان لەو ناوچەیە بە حکمی ئەوەی ئەم ناوچەیە بەستراوەتەوە بە حکوومەتی عێراقەوە. حکوومەتی عێراق زمانە ڕسمیەکەی عەرەبیە، لەوێ ئەلفوبێی عەرەبی بەکارهێنرێت، بۆیە دیسان لەوێش ئەلفوبێی کوردی عەرەبی ئەوەیان بووە بە ستاندارد. بەڵام لەگەڵ ئەوەشا بە لاتینیش کتێب نووسراوە هەر لە کۆنیشەوە، ئێستاش ئەنووسرێت. ئەگەر ئێمە باس لە ستانداردکردنی زمانی کوردی بکەین ئەبێ زاراوەکانیش ستاندارد بکەین. یعنی کرمانجی ژوورین ئەبێ ستاندارد بکرێت، کرمانجی ناوەڕاست ستاندارد بکرێت، خوارین ستاندارد بکرێت وامانە. ئێستا ئەمە لە کرمانجی ژوورین ئێمە ئەزانین زاراوەی بۆتانی ستاندارد کراوە لەوێ بە ئەلفوبێی لاتینی پێخوێنن، ئەمان بە ئەلفوبێی عەرەبی خوێنن هەر وەکو ئەوەی تر، و چوونە ئەو ئەلفوبێیان تەرجمە کردووە کردویانە بە بادینی. ئەگەر مەسەلە ستانداردکردن بێت بە پێی بۆچوونی من ئەبێ بکرێ بە کرمانجی، نابێ بکرێ بە بادینی، چکە تۆ ناتوانانی بە هەموو زاراوەکانی کرمانجی سەر و کتێب دابنێ، بە هەموو زاراوەکانی کرمانجی خوار و کتێب دابنێ. سەبارەت بە کێشەکانی زمانی کوردی بە گشتی و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان مامۆستا فەرزاد ئاماژەی بە دەوری زمان لە کەسایەتی منداڵدا کرد و هەموو کێشە و لایەنە پەیوەندیدارەکانی بە زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان باس کرد. ناوبراو هەروەها ئاماژەی بەوە کرد کە لە ڕۆژهەڵاتی کوردستان زمانی کوردی بێ ستاتۆیەکی دیاری کراوە. هەر لە وڵاتی سوید 26 ساڵ بەر لە ئێستا بۆ خزمەت بە زمانی کوردی وەشانخانەیەکی کوردی بە ناوی ئاپێک دادەمەزرێ کە ئامانجی بڵاوکردنەوەی کتێبی منداڵان و دانانی پرۆژەی پەروەردەییە. وەشانخانە ئاپێکێ هەشتی و هەشتاندا دەست پۆشانگەری کردە یەک جوان کاری خۆی سەرەکیە کتێبێن زارۆکان لەگەڵ کتێبێن زارۆکان ئێ خواندنێ چەند پرۆژەی مە پەروەردەیی هەبوون. بەنە دەستپێکێدا بە سکولڤەکێ تر هاتنە چێکردن ئەو خەباتێ مە هەمووژێ بە ڕەدەکسیۆنی هاتناوەکردن و ژڤرا چەند وێنە نیشانوە دەدەم ئەلفابەی سۆرانی هەیە با ئەمین باڵدەر هەوا جۆرافیە کوردستانێ تەڤەیوان ڕەدەکسیۆنە مە بە هەفکاریە مامۆستا مستۆ برۆدرێژ دوو کتێبێتینژی ئێ خەباتی و ئێ خواندنێ کورمانجی چێکردنە. زمانزان و مامۆستایانی کورد پێیان وایە دەبێت گرنگیەکی تایبەتی بە زمانی کوردی بدرێت و لەگەڵ ئەوەی
بوونی فرەزاراوەیی لە وڵاتێکدا نیشانەی دەوڵەمەندی زمانە لە وڵاتە، بەڵام بۆ ئێمەی کورد گرنگەکە زمانێکی ستانداردی فەرمیمان.